یادکردنەوەی ئەربعین یاخود چلەی ماتەمینی شەهیدکردنی ئیمام حوسێن ساڵانێکی زۆرە لەلایەن پەیڕەوانی مەزهەبی شیعەوە بەرز ڕادەگیرێت، بەڵام لە پاش شۆڕشی ئیسلامی ئێران و هاتنە سەر حوکمی پەیڕەوانی مەزهەبی شیعەی 12 ئیمام لەو وڵاتە با شێوەیەکی بەرچاو گرنگی زیاتری پێدراوە و ساڵانە مەراسیمی گەورەی بۆ ڕێکدەخرێت. ئیمام حوسێن لە ڕۆژی 3 شەعبانی ساڵی 4 کۆچی لە شاری مەدینە لەدایک بووە. باوکی ئیمام عەلی ئەبوو تاڵیبە کە ئامۆزای پێغەمبەرە و دایکیشی فاتیمەی کچی پێغەمبەرە. ئیمام حوسێن لە ماڵی پێغەمبەری خوا گەورە بووە و باشداری لە شەڕەکانی جەمەل و سەفین و نەهڕەوان کردووە کە ئیمامی عەلی سەرکردایەتی کردووە. پاش شەهیدبوونی باوکی ئیمام حوسێن بەیعەتی با حەسەنی برایدا کە تەنها 6 مانگ پێشەوەتی موسڵمانانی کرد، دواتریش با پێی ڕێکەوتنێک بەیعەتی بە معاویەی کوڕی ئەبوو سوفیاندا. چیرۆکی شەهیدبوونی ئیمام حوسێن لە دوای شوێنگرتنەوەی معاویە لەلایەن یەزیدی کوڕیەوە دەست پێ دەکات کە ئیمام حوسێن بەیعەتی بە یەزید نەدا و پێی وابوو پێچەوانەی ڕێککەوتنی لە پێشینەی نێوان ئەوان و معاویەیە. پاشەوەی لایەنگرانی ئیمام حوسێن کە بەڵێنی پشتگیری و بەیعەت پێدانیان پێدا لە دژی یەزیدی کوڕی معاویە، ئیمام حوسێن لەگەڵ نزیکەی 80 کەس لە خێزان و بنەماڵەکەی بەرەو کوفە بەڕێکەوتن، بەڵام یەزید لە ڕێگادا سوپایەکی بە سەرکردایەتی عەبدوڵڵای کوڕی زیادە ناردە سەریان و لە شاری کەربەلا بێگەیشتن. لە شەڕێکی نابەرامبەردا هێرشیان کردە سەر ئیمام حوسێن و هاوڵانی و شەهیدیان کردن. دەی محەڕەمی ساڵی 61 کۆچی ڕۆژی شەهیدکردنی ئیمام حوسێن بوو کە بەرامبەرە بە دەی تشرینی یەکەمی ساڵی 980 زاینی. ساڵانە جگە لە یادکردنەوەی دەی محەڕەم پێڕەوانی مەزهەبی شیعە چلەی ماتەمینی بۆ ئیمام حوسێن دەگێڕن کە بە ئەربعین ناسراوە، بە تایبەت لە کۆمەری ئیسلامی ئێران لە پاشڕووخاندنی ڕژێمی باس و باڵەدەستبوونی شیعە مەزهەبەکان لە عێراقیشدا لە ساڵی 2003 و مەراسیمی ئەربعین با شێوەیەکی بەرفراوان لە شاری کەربەلا بەڕێوە دەچێت. با پێی راپۆرتێکی بەشی فارسی ماڵپەڕی BBC خەرجی مەراسیمی ئەربعین لە ناوخۆی ئێران با نزیکی 800 ملیار تمەن خەمڵێنراوە. لە ناو خەرجەکانیشدا ئاماژە بەوە کراوە با پێی یاساپاری ڤیزای سەفەری ئەربعین بۆ ئەو زیارەتکارانەی کە لە ئێرانەوە بۆ کەربەلا دەچن لەلایەن ئێرانەوە وەرناگیرێت، ئەمە جگە لە کاراسانی مادی دیکە. و بەژاری لە مەراسیمی ئەربعینیش با پێی میدیاکانی ئێران نزیکەی 1 ملیۆن وڵاتی ئەو وڵاتە ڕوو لە عێراق و شاری کەربەلا دەکەن، ئەمە جگە لە زیاتر لە ملیۆنێک زیارەتکاری ناوخۆی و وڵاتانی دیکەی جیهان کە لەم ڕۆژەدا ڕوو لە کەربەلا دەکەن و شیوەن بۆ شەهیدبوونی ئیمام حوسێن دەگێڕن.